ئەمڕۆ بە پشنگاشی فۆتۆگرافی لە شاری ڕانیە کە 25 تابلۆ لەخۆ دەگرێت کە هەر ئەندامەی بە تابلۆیەک بەشداری کردووە لە ژێردروشمی سروشت ماڵی دۆممانە. ئاماژمان لەم پشنگایە نیشاندانی سروشی جوانی کوردستانە و هەروەها ئەو ناوچە گەشتیارانەی کە هەیە دەمانەوێت لە ڕێگەی زوومی کامێرەکانمان و پیشانی هاوڵاتیانی بدەین کە ئەمە سروشتێکی جوانی دڕفێنمان هەیە کە هەر ئەندامە و لە شوێنێک فۆتۆی ئەم شوێنە گەشتیارانەی گرتووە. ئەمڕۆ یەکەمین پێشەنگای خۆمانمان لە شاری جوانەکەی ڕانیە کردوتەوانێ کە بە 25 فۆتۆ بەشدارین. هەر یەکێکمان وێنەی ناوچەیەک ئەو ناوچەیەکە خۆی لێ ئەژی یاخۆت ئەو ناوچانە بێ کە سەردانمان کردووە. وێنەمان گرتووە و لەم پێشەنگایە نیشانی چاوی بینەرەکانی ئەم دەڤەرەی ئەین بە خۆشحاڵیەوە بەتەمەن بەنیازین پێشەنگەکەمان بەرینە ناوچەکانی تری کوردستانیش بتوانین لەوێش پێشەنگەکان نمایش بکەین و خەڵک بتوانن ببینن. ئەم خەڵکی ڕزاوینە ئەم فستیڤالە زۆر ژەندیە زۆر ژەندیە ناهمینجا شواریە لێرەیە تقریبەن ئەز ئومیدوارم کو کوردی مەژی هەموو بینە نادا شورای مەژی ئەو جەشنەکە هەموو گا هەبووتە. جێگایەکی دیدەنێ و ئەو فستیڤالە زۆرم پێخۆشە ئەو هەموو گوڵ و جیا و شتە بەڕاستی جێگایەکی خۆشە. جێی وانەیەکیشە بە ئیسلا لەو شارانەی مەژ جێگایەکی ئاوە هەبێ بە ئیسلا جێگایەکی ئاوە پڕ گوڵ و پڕ مەنزەرە هەبێت کە جەماعەت بێن و ئیستفادەی لێ بکەن. ڕۆشنبیری ڕاستەقینە و نیان لەشتم دەستگایە بوەستن بە مامدوبوونێکی زۆر بە دوای ڕاستگۆییدا بگەڕێم ڕاگەاندن خۆشەویستی لە بینی خەڵکی لێکترازانی سیاسی هەندێک جار تەسیحەتی سیاسی ئەو فەرهەنگە جوانەی کە لە سۆران پێکەوە تێکەڵ بووە کۆمەڵگەیەکی جوان لێ دروست بووە. من وەکو دەرچیەکی ئەم خولەی ڕۆژنامەوانی و هەمیشە حەزی ئەوم هەبوو کە بم بە ڕۆژنامەنووس بەتایبەت ڕۆژنامەنووس لە بواری پزیشکی ئەم بەشداریم کرد لەم خولە. حەزەکەم لە دوای دەرچوونیشم بم بە ڕۆژنامەنووسێکی سەرکەوتوو خزمەت بە شاری خۆم بکەم. هیوایەکەیە بۆ گەشانەوەیەکی دووبارەی دەستگا تاقانەکەی زاری کرمانجی لە سۆرە. ئێمە وەک ستافی دەستگا بەگشت بەش ئەمڕۆ دەستگای زاری کرمانجی 22مین خولی ڕۆژنامەوانی خۆی کردەوە کە نێزیکەی 400 گەنج لە هەر 22 خولەکە تێدا بەشدار بوون. خولەکان هەر هەمووی لەسەر ئەرکی دەستگای زاری کرمانجی بوو و مامۆستەکانیشە لەلایەن دەستگای زاری کرمانجیەوەدا دابین کرابوون. ئەمڕۆ کە 12 فێرکار لەم خولە بەشدار بوون و هەر بڕوانامە بەسەر هەر 12یان دابش کرا.